ئەمڕۆسی ئادا ڕێکخراوی بەخشینی خوێنێژان لقی هەولێر هەڵسا بە ئەنجامدانی هەڵمەتێکی خوێن باشی بۆ نەخۆشانی تالاسیمە و شێرپەنجە لە هەمان کاتا دایکانی دووگیانمان لەبیر نەگرۆ خۆتان نەزانن بە مەبەستی نەشەرگەری دایکانی دووگیان پێویستان بە خوێنی زۆرە لە نەخۆشخانەکانی لەدایکبوون بۆیە لەبەر کەمبوونەوەی ڕێژەی بەخشینی خوێن بەهۆی کەرەنتینەکردنەوە هاوڵاتیان کەمتر دێنە دەرەوە بۆیە بە پێویستمانزانی بۆ ڕاگررتنی باڵانس ئێمە هەڵمەتێکی خوێنباشین ئەنجام دێ بۆ خوێنبەخشامان ئێمە سوپاسی ئەو کەساناکەین ئەم دۆستاناکەین کە ئەمڕۆ هاوکارمان لە بەخشینی خوێن بۆ ئەوەی بتوانین ئێمە ژیان بگەڕین بۆ کەسانی کە پێویستیانە لە هەمان کاتە خەڵکانێکی تر زۆر پێویستانە لە ژووری نەشەرگەری بۆیە داوا لە هەموو خوێنبەخشانەکەین لە مرۆڤ دۆستانەکەین ئەمڕۆ سەردانی بانکی خوێن بکەن بە مەبەستی بەخشینی خوێن لە هەمان کاتە سوپاس بۆ کارمەندانی بانکی خوێن کە ڕۆژانە ئەرک و ماندووبوون ئەچێشن لەگەڵمانە لە هەمان کاتە زۆر سوپاس بۆ هێزە ئەمنیەکان کە ڕێگری ناکە لەو کەسانەی کە سەردانی بانکی خوێنەکەن سوپاس بۆ هەموو لای سوپاس بۆ میدیاکاران کە ئەمڕۆکە لێرە بوونە بۆیە ئێمە سوپاسانەکەین بۆ گەیاندنی پەیامی ئێمە پەیامی نەخۆشان پەیامی تەندروستکاران ئێمە ئەمانەوەیە دووبارە ژیان ببەخشینە بەو کەسانی کە پێویستێنە بۆیە سوپاسی هەموو لایەکەکەین بەخێر بن سوپاس بۆ ئامادەبوونەکان. خەڵک دەتوانێت سەردانی بانکەکان پێ هاتی چۆیە دەتوانێت خوێنێت بێگومان لەگەڵ هێزە ئەمنیەکان قسەمان کردو ئەوانیش گومانمان لە دڵسۆزی ئەوانیە وەزەکە ئەزانن بۆیە ڕێ بە و کەسان ئادەن کە بیان لێ سەردانی بانکی خوێن لە هەولێر ڕۆژانە چەند بتڵ خوێنکان پێویستە ئێستا وەزەکە نزیکەی 50 بتڵ بۆ 70 بتڵ ڕۆژانە پێویستە بۆ نەخۆشانی تالاسیمە و شێرپەنجە. ئەو ڕێژە خوێنە دیاریکراوە هەیە لە بانکی خوێنە بۆ ئەوی بتوانین ئەو کەیسانە تالەدەکە بەڵام نەخۆشانی تالاسیمە و شێرپەنجە بۆی ڕۆژانە پێویستان بە خوێنە تا خوێنەکان بگۆڕن بۆیە بە بەردەمە بە ڕۆژانە خوێنە بۆ دابین بکرێت. بێگومان بەتانسیق لەگەڵ بانکی خوێنە سیارەی وەزارەتی تەندروستی ئەنێرین بۆ کەسانێک کە ناتوانن بکەن بەریا خۆ سیارە نییە ئێمە ئەتوانین تەنسیقیان بۆ دروستەکەین بە سیارە ئەتوانین سەردانیان کەین.